ئەمانە سەگی هەسکی پێڵێن سەگی هەسکی بە قووترین سەگێن کە تەحملی سەرمایەکەکەن تا بگاتە 40 ژێر سفر 40 ژێر سفر زۆر سادا ئەمانە تەحملەکەن ئەم سەگانە هیچ خەتەر نین هەموو کات حەزیان لە ڕەفیقی تازەیە وەزنیان گەورە نییە بەڵام زۆر بەقووەتن ئەتوانن چەنەها کیلۆی زۆر بەدوێ خۆیانە ڕاکێشن فێرتەکەم ئەمە چۆن لێ بخڕی؟ فێرمەکە چۆنی ئێستا ئەمە لێ بخڕین فێری کردم ئێستا چۆنی ئەمە لێ بخڕین ئەڵێ تۆ ساقەکەی دەست بێرەوە ئەگریت و دواتریش کاتێککە بمەوێت سەگەکان ئیستۆ بکەن چونکە حەزیان لە سورعەتە ئەڕۆن بە سەریعی ئەلێرە ئیستۆپەگرین قاچەخینە سەر ئەمە ئەوڵ هێواشیانەکەینەوە بەڵام ئەگەرمانەوێت فول ستۆپیان پێ بکەین ئەمە لێرە شتێکی تر هەیە کە قاچی پێیانیت زیاتر بەقووەتە بۆ ئیستۆپکردن و وەسەگەکان ئەوەستێنێ و لە هەمان کاتە ئێمە ئێستا دوو گروپین ئەڕۆینە دەرەوە دوو وەجبین کاتێککە ئەڕۆین سەگەکان نابێ بە تەنیشتیەکەوە بڕۆن لەبەرەوەی شەڕەکەن بەیەکەوە کاتێکیشکە شەڕ بکەن ئاگیان لەوە نامێنێت کە ئێمە ڕاکێشن بە دوای خۆیانە لەبەرەوە دایمە بەیەکمان لە پێشەوە بین و ئەوی کەمان لە دواوە ئێستا پێچەڵێم چۆن قایشەکە بکەیتە ملی سەگەکە تیمێک بۆ تۆ ئامادەکەم سەگەکان هەمویان ناویان هەیە چۆن لیان تێک ناچێ ئەو هەمووناوە ئەو هەموو سەگە ناوەکان جیا کاتەوە ئێستا بە منەڵێ کامیان چێن هەتا لەگە خۆمان بیان بین زۆر باشە دەچین نانسن دێنین ئەو دەبێتە ڕێبەری تۆ ئۆکەی نانسن بەڵێ یەکیان کە ناوی نانسنە لەگەڵ خۆمان نایبین با بچین نانسن بدۆزینەوە کردیانە بە چه هەرایەک بەڕاستی ژیانێکی سادە و خۆشە ئەتگەڕێنێتەوە بۆ چەند سەد ساڵێک پێشەستا